لە پشت ئەم دەرگا داخراوە دەیان تووشبووی نەخۆشانی تالاسیمیا هەیە کە پێویستیان بە خوێنە و بۆ وەرگرتنی خوێن ڕوویان لەم نەخۆشخانەیە کردووە بەڵام بەهۆی مانگرتنی کارمەندانی تەندروستیەوە خوێنیان پێ نادرێت. هاوکات دایکان و باوکانی نەخۆشانی تالاسیمیا دەڵێن پاڵپشتی داواکاری و هەڵوێستی کارمەندانی تەندروستی دەکەن و بەرپرسیارەتی گیان لە دەستدانی ڕۆڵەکانیشیان دەخەنە ئەستۆی حکوومەتی هەرێم. توشبووی تالاسیمیا ناکرێت نەخوێن نە چارەسەری لێ ببڕێ و ئەوەی ئەیبینن ئەم نەخۆشانی کە ئەمڕۆ هاتوون دەبێت دەست بەتاڵی بگەڕێنەوە بۆیە ژیانی توشبوانی تالاسیمیا لە مەترسیایە هەموو ئەم مەترسیانە لەسەر ژیانیان لە ئەستۆی حکومەتەوە حکومەت بەرسیارە هەر میلەت بوو کە دەنگی پێیاگەیانی ئەو کورسیە و ئێستا لەو کورسیەوە حکم و دەسەڵات ئاوایە بەرامبەر نەخۆشەکانی زۆر بەداخۆ ئاوا بڕوا نەخۆش گیانی لە دەستەیە داوا لە حکومەت دەکەین کە موچەی فەرمانبەرانی تەندروستی دابین بکات بۆی ژیانی نەخۆشانی تالاسیماش لە مەترسیایە. من دوانم تالاسیمایەتی چیان لێ بکەین کە خوێن نەبێت چیان لێ بکەین. مناڵانی تەلەسیمیا زۆر هیلاکوماندون ئێمە بەس پرسیارێ لەو بەرپرسان ناکەین ئەگەر مناڵی خۆیان ئەوانە خۆش بێ واللهی ڕۆژێ لە کوردستان نامێنن ئەیبەن بۆ چارەسەر بە حەلێ بۆ ئەو خەڵکەش دانن برا دەسەڵات لە کورسی دێنێتە خوار. مانگرتنی کارمەندانی تەندروستی هەفتەیەکە بەردەوامی هەیە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم و وەزیری تەندروستی هیچ وەڵامێکی داواکاری تەندروستکارانی نەداوەتەوە. هاوکات پزیشکان و کارمەندانی تەندروستیش دەڵێن حکوومەت لە ئاسگیان لە دەستدانی هاوڵاتیاندا بێخەم و بێباکە و ڕاشی دەگەێنن بەردەوام دەبن لە بایکۆت تا ئەو کاتەی موچەی بێپاشەکەوت وەردەگرن. ئێمە بەردەوام دەبین تاکو مافەکانی خۆمان بەدەست دەهێنین لە ڕاستیدا هیچی تر باوی ئەوە نەماوە خەڵک داوای مافکە بەڵکو دەبێت داوای گۆڕینی سیستەم کەین. تەنها دەستکەوتی حکومەت ئەوە بوو کە مافی فەرمانبەران پێشێلکات خاچی وڵاتەکەمان لە 1952 ئەو خاچی هەرێمی کوردستانە لە دەستبات قوتی هاوڵاتیان بەتاڵان بەرێتە دەرەوانە و دەستی بەسەرا بگرێت. لێرەوە ئەڵێم ئیتر ئەگەر پیاوەتی بێ ئەگەر خێر بێ ئەگەر نیشتمان پەروەری بێ ئەگەر مرۆڤ دۆستی بێ تا ئێرە و بەسە چونکە چاوەڕوانیش سنووری خۆی هەیە. بەهۆی مانگرتنی کارمەندانی تەندروستیەوە توشبوانی تالاسیمیا و هەزاران هاوڵاتی دیکەی فەقیر و هەژار گیان و تەندروستیان کەوتووەتە مەترسیەوە بەڵام ئەوەی جێگای سەرسوڕمانی پزیشکان و کارمەندانی تەندروستیە بێدەنگی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی و وەزیری تەندروستیە لە ئاست خراپی کەرتی تەندروستی. هەفتەیەکە کارمەندانی تەندروستی و پزیشکەکان پێدانی دەرمان و چارەسەریان لە زۆربەی نەخۆشخانەکانی شاری سلێمانیدا ڕاگرتووە. پزیشکان دەڵێن لەمڕۆ بەدواوە چی دیکە تەنها داوای موچەکانیان ناکەن بەڵکو داوای گۆڕین و لابردنی ئەو دەسەڵات ئێستا دەکەن کە حکومڕانی دەکات. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.